هەمیشە دەوترێت کە لە کۆمەڵگەیەکدا ژیایت پێویستە ڕۆڵی ئەرێنیت هەبێت و لە پێشخستنی کۆمەڵگەکەدا دەورت هەبێت و هاوکار بیت لەوەی کە تاکەکانی ناوی ژیانێکی خۆشتر بژین. بەڵام دەوترێت کە ڕۆشنبیرەکان ئێمە کە وشەی ڕۆشنبیر بەکارێنین مەبەستمان هەمووی نییە و گشتگیری ناکەین، بەڵام ئەوترێت دۆخە ئاساییەکە وایە و زۆر بەیانوان ڕۆڵێکی ئەوتۆیان نەبووە لە پێشخستنی کۆمەلگە لە هەرێمی کوردستان، چونکە ئەرکی ئەوان ئەرکێکی قورسترە لە تاکێکی یاسایی. ئایا ڕۆشنبیرەکانمان توانیویانە تاک و حزب و حکوومەت ئاراستە بکەن؟ یاخود دەوترێت هەمیشە لە ژێر کاریگەری حزبەکان بوون، لە ژێر کاریگەری تاکەکان بوون و بە پێچەوانەوە تاکەکانی کۆمەلگە و حزبەکان و هەندێک جاریش تۆڕە کۆمەڵایەتیەکان ئەوانیان ئاراستە کردووە. دەوترێت ڕۆشنبیرمان هەیە سەرچاوە و ئیلهامی نووسینەکانی لە دانیشتن لەگەڵ بەرپرسەکان بۆیەت و ئەیدۆزێتەوە و ئەبێ بە سەرچاوی نووسینێک بۆی و بابەتێک و تارێک یاخود هەر قسەیەکە ئەوێ بیکات. ئەمە تا چەندە ئاساییە. دەشوترێت ڕۆشنبیرەکانمان هێندە شەرمنانە ئەنووسن و ئەدوێن کە لە ترسی تەخوین و تەکفیر و کەمپینی فەیسبوک ناتوانن ڕای خۆشیان بڵێن و خۆیان بن. تا چەندە ئاساییە ڕۆشنبیر حزبی بێت، تا چەندە ئاساییە ڕۆشنبیر و نخبەکانی حزبێکی دیاری کراو ئامادە نەبن ڕۆشنبیری حزبێکی دیکە بخوێننەوە و لە نێوان کەوانەیەکدا حسابی بۆ بکەن. ئەزیزانم، من زیاتر لە پێشەکێکە ئاماژە پێ نادەم، میوانەکانم لێرە ئامادەن، ئەوان زیاتر لەسەر ئەمە قساکەن. ئەم شەو سێ میوانی ئەزیزم هەیە. مامۆستا ئالان حەمە سەعید، مامۆستای زانکۆ حەزوریەیە لەگەڵمان، هەروەها کاگڕامیار مەحموود وەکو نووسەر، مامۆستا ئاوژین مەلامین، مامۆستای زانکۆ بەخێرمێ سەرچاوم، بەخێراتنی تەواوی ئەو میوانە ئەزیزانە شەکەم کە بێگومان ئەم شەو بەڕاکانیان بەرنامەکە جوانتر و ڕێک و پێکترەکەن و بەر لەوەی بچینە ناو بەرنامەکەەوە سوپاسی باخچەی هۆتێل هایکرێستەکەین کە ئەم شەو ڕێگەی پێداین ئێمە ئەم بەرنمەیە لێرە بەڕاستە و خۆ پێشکەش بکەین، وێنە گەورەکە بەردەوامە بێت. مامۆستا ئاوژین بۆ پرسیاری سەرەتا و دەست پێک دێمە لای تۆ. جەنابتان لە ڕابردووە ئەزمموی تاڵتان هەبووە لەسەرەوەی کە خۆتان بوون. بۆچی ڕۆشنبیر لە کۆمەلگەی ئێمەیە ناتوانێت خۆی بێت هەمیشە بە ماسکەوە دەرەکەوێت؟ بێگومان پەیوەندی نێوان ڕۆشنبیر و دەسەڵات، پەیوەندی نێوان ڕۆشنبیر و کۆمەلگا بە شێوەیەکی گشتی بەتایبەت لەو واقع کۆمەڵایەتی تەقلیدیە کە ئێمە تیا ئەژین، پەیوەندیەکە هەمیشە لە هەڵبەز و دابەزی زۆر گەورایە. ئێمە کێشەی هەرە گەورەمان بریتە لەوەی کە دید و ڕوانگەی کەسی ڕۆشنبیر هەمیشە دیدێکی ڕخنەیە، دیدێکی با بڵێن پێشبینی کارە لە ڕاستیا بۆ ئەو نەهامەتیانەی کە ئەشێ ڕوبەڕووی ئەو ژیانە کۆمەڵایەتیە ببنەوە کە تایە ئەژین. کەسی ڕۆشنبیر هەمیشە تا ڕادەیەکی زۆر دیوی کارەسات ئامێز، دیوی سەلبی، دیوی با بڵێن ئاگادارکەرەوەی ژیانی کۆمەڵایەتی ئەبینێ. کەسێک نییە بە سروشتی خۆی ئەوەندە سەرقاڵی چەپڵە لێدان بێ، سەرقاڵی بە شان و باڵی دەستکەوتەکانە بڵێت. کەسی ڕۆشنبیر هەمیشە دیدێکی ڕخنەیی هەیە بۆ دیاردەکان لە ڕاستیە. ئەمە بێتە سەبەبیەوەی هەم لەگەڵ کۆمەلگا، هەم لەگەڵ تەوژمی گشتی و هەم لەگەڵ دەسەڵاتیش تا ئەندازەیەکی زۆر بەربکەوێت. دەسەڵات ڕەنگە چاوەڕێ ئەوە بێ کە تۆ چەند ڕخنەی لێگری، ئەوە نەش دەستخۆشانەی لێ بکەی، چەند کێشەکانە خەیتە بەرچاو، ئەوەندەش دەستکەوتەکانی ئەو بنرخێنی. بەڵام لە ڕاستی ئەمە ئیشی ڕۆشنبیر نییە، ئەندازەیەکی زۆر. ئەلبەتە من ناتوانم بە ناوی ڕۆشنبیرانەوە قسە بکەم لە ڕاستیەوە. چەمکی ڕۆشنبیریش بۆ خۆم چەمکێکی زۆر زۆر ئیشکالیە. من خۆم یەکێکم لەو کەسانەی کە هەرگیز پێم خۆش نییە وەکو ڕۆشنبیر بناسرێن، لەبەر چەندین هۆ کە ڕەنگە ئێستا وەختی باسکردنی نەبێ. بەڵام تا ڕادەیەکی زۆر کەسی ڕۆشنبیر بەوە ناسراوە کە کەسێکی خاوەن هەڵوێستە، هەڵوێست وەرگرە و دڵی ژیانی کۆمەڵایەتیە تا ئەندازەیەکی زۆر، چاوی کۆمەلگاکەیە کە تایە ئەژی و هەمیشە دید و تێڕوانین و چاوەڕوانیەکانی ئەو لەوە زیاترە کە لە واقعی کۆمەڵایەتیە هەیە. مامۆستاوتت ڕۆشنبیر هەمیشە کە باسی ڕۆشنبیرەکرێ خۆشت ئاماژەت پێ کرد لەگەڵ دەسەڵاتە یەک ناگرنەوە ڕاکانیان و هەمیشە ڕایەکی جیاوازیان هەیە لەوەی لە کۆمەلگا بینرێت، لەوەی لە تاکە ئاسایەکانی کۆمەلگا وەوتێت تا نەهامەتیەکانی کۆمەلگە زیاتر بن ئەبێ دەنگی ڕۆشنبیر دلێرتر بێ.
وەڵامی ئەو پرسیارانم بیتەوە لە پێش هەمووشیان و پێم بڵێ بۆچی پێت خۆش نیە وەکو ڕۆشنبیر بناسیێنەی لەبەرەوەی منم چەمکە بەلامەوە بەڕاستی چەمکێکی زۆر زۆر ئیشکالیە و بەتایبەت ڕۆشنبیر لە ذهنیەتی کۆمەڵایەتی ئێمەیە بوونەوەرێکە کە زۆر هولامیە تا ئێستا تعریفێکی ئەوتۆی نییە زۆر جار کەسێک چەند جارێ لەسەر تەلەڤیزیۆن دەرکەوترە بێ بە ڕۆشنبیر کەسێک چوار کۆڕی گرتە بێ بە ڕۆشنبیر کەسێک ئاستێکی خوێنەواری دیاریکرا و دوجار هەندێک ئەکتیڤیتی کۆمەڵایەتی وشەی ڕۆشنبیر ئەبەخشرێت یا بەدەستهێنرێ ئەو کۆمەلگایی کە خەڵکمانە بۆ لەسەر شاشە دەرکەوتووە ناوەکەی تایتڵەکەی تایتڵێکی ئاتیادی پێدراوە دواتر کە بینیوێتی تووڕە بوو توێتی کاکە من نەموتووە بەیەوە کە من بنووسن ڕۆشنبیر بۆ من ینی ڕۆشنبیر ئەبێ خۆتی کە بەدەستی ئەهێنی ئەبێ خۆت داوای بکەی یاخود ئەوە کۆمەلگە و هەڵوێستەکانی تۆیە واکە کە تۆ وەکو نخبەیەکی دیاریکرا وەکو ڕۆشنبیرێک و تاکێکی جیاواز دەرکەوی بێگومان من حەزەکەم بە زمانێکی سادەتر قسە بکەن ناو کۆمەلگای ئێمە هەردوو کێشەکەمان هەیە کۆمەڵێک خەڵکمان هەیە کە بە دوای ئەوە ئەگەڕێن کە پێیان بووترێ ڕۆشنبیر و کۆمەلگایەکیشمان هەیە لە ڕاستیە ڕوانگەی بۆ ڕۆشنبیر ڕوانگەیەکی زۆر نزمە زۆر پەستە لەبەرەوە بە زۆر کەس ئەڵێت ڕۆشنبیر کە ڕەنگە شایانی ئەو ناونیشانە نەبێت لەگەڵەوەی کە ڕۆشنبیر شتێکی عجیب و غەریب نییە بەڕاستی منێر خۆم ئیشکالم لەگەڵ سەرهەڵدانی چەمکەکە خۆیان هەیە لە ڕاستیە وەختەش لەسەرەوە زۆرە کە ناکرێت ڕۆشنبیر تاکێکی جودا بێت لە تاکەکانی تر بێگومان تا ڕادەیەکی زۆر مەسلەیە کە زۆر بنەڕەتیە لە پەیوەندیا بە پێناسەی چەمکی ڕۆشنبیرەوە گەر هەر لە قەزیەکەی دریفۆسەوە قسەی لەسەر بکەین بریتە لە هەڵوێز وەرگرتن بەرامبەر بە کۆمەڵێک کێشە و نەهامەتی گشتی کە پەیوەندی بە ژیانی تایبەتی ئەو کەسەوە نییە کەسی ڕۆشنبیری ڕاستەقینە بەڕاستی و کەسەیە کە لە فەزای گشتیە هەڵوێست وەرەگرێ بەرامبەر بەو کێشانەی کە لە چوارچێوەی بەرژەوەندی تایبەتی خۆی چنە دەرەوە بەڵێ کاگرامێر دێمە لای تۆ لە کۆتا قسەیە مامۆستاژی نامەژەی بەوە داوتی کە کەسی ڕۆشنبیرە و کەسەیە کە هەڵوێست وەرەگرێ بە بەراوردکردنی بە ژمارەی ئەو دۆخانی کە پێویستە ئەو پرسانەی کە پێویستە هەڵوێستی تیاوەربگیرێ پس ناکەی ژماری ڕۆشنبیرەکانمان زۆر زیاترە بەس دەنگەکە زۆر کەم و زەئیل و زەعیفە نازانم من هەوڵێم لە شوێنێکی ترەوە وەڵامی پرسیارەکە بمەوە با سەرەتام چەمکە دەستنیشان بکەین بە بڕوای من ئێمە شتێکمان هەیە بە ناوی ڕۆشنبیرانی کوردەوە بە تایبەتی لە نیوەی یەکەمی سەدەی بیستەمە هەموو با بڵێن چەمکی ناسیۆنالیزم کوردایەتی و هەموو ئەو پارتە سیاسیانی کە دروست کراون بەشێکن لە ڕۆڵی ڕۆشنبیران سەرەتا ئەمە بیرۆکەی نخبەیەک لە ڕووناکبیر و منەوەری کورد بووە ڕۆشنبیر من وای ئەبینم کەسێک ئابێ بە پر کۆمەلگایەک بە شارستانێکی جیهانیەوە ئەبەسێتەوە کۆمەلگایەک بە کۆمەلگایەکی ترەوە بەسێتەوە ئەژین کۆمەلگا خۆی وەکو ئاژەڵێکی نووسوایە گە ڕۆشنبیرەکەی لێ دەربێنی سکۆی کە کۆمەلگایەکە بەستێتەوە بە کۆمەلگایەکی ترەوە ئەوەی ئەم پردە دروستەکە لە بینی کۆمەلگاکان و لە بینی مرۆڤەکانە ئەو بەرهەمانەیە کە ڕۆشنبیران و ئەدیبان و نووسەران بەرهەمیان هێناوە بەڵام کێشەکە پێم وایە لەم ساڵانی دواییە میدیاکار و ڕۆژنامەنووس و ڕۆشنبیر هەمووی تێکەڵ ئەبێ بە شێوەیەکی ینی ئاسان نەبێت کە پۆلێنی بکەیت جای بکەینەوە ڕۆشنبیر چییە کێشەی ڕۆشنبیر بە بڕای من لە ناوەکە خۆیەتی یعنی بیری ڕۆشن پەیوەندی بە سەردەمی ڕۆشنگەریەوە هەیە لە سەدەی هەژدەوە یعنی تۆ گرنگ نییە چەند زانینت هەیە تۆ گرنگ نییە چەند زانای گرنگەوەیە چەند ئەتوانی ڕۆڵ ببینی ڕۆڵی سیاسی ڕۆڵی کۆمەڵایەتی ڕۆڵی فەرهەنگی و ئەم ڕۆڵە ئەچێ کەسێکیش ببینێ پێی بڵێن ڕۆشنبیر مەرزیان نووسەریش بێ ینی ڕۆڵێکی ڕۆشنبیری ئەگێڕێت لەبەرەوە بە بڕای من کێشەی ڕۆشنبیرەوەیە بە پلەی یەکەم یعنی ڕۆڵەکەی پێوانەیە ئەو ڕۆڵەی کە ئیژێڕێ بەڵام کەسێک ئەگەر ئاراستی فکری جیاواز بێ بۆ نمە بۆ کەسێکی تاریک بیر ئەی چۆن ئەمە بنرخێن یا کەسێکی زانا کە بۆ نمونە زۆر بایەخی نییە مەسەلەکانی ڕۆژ بۆ ئەو کە دووربینتر بیرەکاتەوە یا ڕیسێرچەرێکە لێکۆڵینەوە کە ئێمە چۆن مامەڵە لەگەڵ ئەمانەیە بکەین بە بڕای من یانی کێشەیەکی زۆر گەورە لە تەرکیزکردنە سەر ڕۆڵی ڕۆشنبیر هەیە ینی ئێمە ڕۆشنبیر کاتێک گرنگە کە دۆزە بێت دۆزی ڕۆشنبیری هەبێت ینی لە هەر وڵاتێکا بۆیە ڕۆشنبیر گرنگە مەسەلەی درایفۆسی ژوایە ئەوی کە مامۆستاژین ئاماژەی بۆکە و بۆ نمونە عەرەب دۆزی ڕێنیسانسیە ڕۆشنبیر بۆیە گرنگە دیسکۆرسێکیە گوتارێکی هەیە تەرکیز لەسەر نوێکردنەوەی بۆ نمە عەقڵی عەرەبیەکە یا دیسکۆرسێکی هەیە لەسەر ناسیۆنالیزم یا سۆشیالیزم ئێمە دۆزی ڕووناکبیریمان هەیە ڕۆشنبیری کورد
دیسکۆرسێکی هەیە یعنی شتێک هەیە کە بتوانێت لەسەری بڕوا دیفاعی لێ بکە هەوڵبات نازانم ینی دیفاع لە بۆچوونەکانی خۆی بکات و خۆشت ئاماژت بەوەدا کە ئەبێ ڕۆڵی هەبێ بە بڕای منم کۆمەلگای ئێستا ئەو بوونەوەری تیانە نەدۆزی ڕۆشنبیری تایە نەبوونەوەری ڕۆشنبیریشی تایە چونکە ئەم کۆمەلگای ئێستا خەون نابینە ئەمە و کۆمەلگا کوردیە نییە کە لە سەرەتای سەدەی 20ەما دەرەکەوێت لەگەڵ هاتنی کۆلۆنیاڵستمە کورد خەون بە ئەوروپاوا بینێ بە مەسلەی پێشکەوتن بە مەسلەی دادپەروەری کۆمەڵایەتی بە مەسلەی ئازادی بە مەسلەی سەروەری زانست و عقڵ ئەمە دۆزێکی کللتوری زۆر گەورەیە کە ڕووناکبیری کورد هێنایە ناو کۆمەلگای کوردیەوە و کۆمەلگای کوردی خەونی بینی بە شوێنێکی ترەوە سەرزەمینێکی تر هەیە خۆی پێ بەراورد دەکات کە بریتێ لە ڕۆژئاوە ئەم بەراوردە نامەنتقیە نادا نامەنتقی نیە من باسی ئەو دۆزاکە بەڵام ئێستا ئێمە خەون نابینین یعنی کەواتە بە لە بەرچاوگرتنی ئەم قسەی خۆت کە کۆمەلگا و خەڵکی ئێمە خەون نابینێ ئەتوانین ئەوە بڵین کە کۆمەلگە و تاکەکانی کۆمەلگا ڕۆڵیان هەیە لەوەی کە ڕۆشنبیر بە ئەرک و واجبی ڕاستەقینەی خۆی هەڵسێ تا ئەوان هۆشیارتر بن تا ئەوان زیاتر خەون ببینن ئەم ئەرکەکەی و مەسئولیەتەکەی گەورەتر بێ من نازانم ئەرکەکەی چۆن دەستنیشانەکرێ بۆ منە لە کۆمەلگای ترە ئەحزاب مامەساماژەی بەوەدات پێکێ لە ئەرکەکان هەڵوێ سوەرگرتنە با لەسەرمە بۆستین دۆخ هێرێمی کوردستان ئەوترێت دۆخ هێرێمی کوردستان سەرڕای ینی بوونی ئەو هەموو قەیرانە بەڵام گوێمان ینی کێن ناڕزایی دەرەبڕێ باشە لەسەر شەقامەکان خەڵکێک بەخۆ ڕزگێن خەڵکێک ئاراستە ئەکرێن حزب بوتی بڕۆنە سەر شەقام حزبێکی دیاریکرا و دێنە سەر شەقام وتی بگەڕێنەوە ئەگەڕێنەوە و لە پاڵ ئەمەیە ڕۆشنبیرەکان ئەوانەی خۆیان بە ڕۆشنبیرەزانن ئەوانەی ئەکرێ کاریگەریان هەبێ لەسەر جوڵاندنی شەقام کاریگەریان هەبێ لەسەر حزبەکان کاریگەریان هەبێ لەسەر حکوومەت بەس فەیسبوکی دیواری فەیسبوکەکەی خۆی گرتووە ئەوی زۆر شەرمنانە بۆچی بەڕای من ئیشی ڕۆشنبیر جوڵاندنی شەقام نییە جوڵاندنی عقڵە لە هیچ زەمانێک و هیچ کاتێکە ناتخۆ ئیتر بەپی شوێن و کات و زەمان و سیاقە گۆڕێ بەس بۆ کۆمەلگای ئێمە بە بڕای ئێستا وەرگین ئێمە پێویستمان بە دروستکردنی ئەوە هەیە کە کللتوری ڕووناکبیریمان ڕووبەرێکی تا ڕادەیەک نیمچە سەربەخۆ وەربگرێ بەشێکی مشکلی ڕۆشنبیرەوەیە لە کۆمەلگایەکی ترا لە دەرەوەی ئێرە ئەحزابی سیاسی جیاجیا هەیە و ئەم ئەحزابانە فەلسەفەی سیاسی جیاوازیانێ و نووسەر و بەشێک لە بیرمەندان و بەشێک لە خەڵکی فەیلسوف و ڕۆژنامەنووس بڵین لە مەتافی ئەخیرا تەحلیلکردنەکەی بەلای ئیتیجایەکی بەلای یەکێک لەو فەلسەفە سیاسیانە هەروە ئەی لیبرالیزم بێ ئەی با بڵین ناوەڕاست بێ یا چەپ بێ یا ڕاست بێ بۆ منە بەڵام لە کۆمەلگایەوە تەبیعیە خۆی ساخ بکاتەوە ڕۆشنبیر ئاخر خۆی بەسەر چی ساخکات و هیچ لەسەر لایەنێکی دیاری کراو ئاخر خۆلایەن ڕاستە میانڕەوە نازانم ئەوەی کە ئێمە پێڵین لایەن هەموو وەکو یەک وایە ینی هەمومان کوردین و خۆمانە تێبگەین بەڕاستی یعنی من هیچ فەرقێ ناکەم لە بینی کەس خەڵکی وڵاتی خۆمەوە خۆش سپاس دەکەم کاگرامیار مامۆستاالان جەناب دۆکو مامۆستای زانکۆ لێرە حزور هەیە بەڵام زیاتر لە ناو کایە سیاسیەکەشی ئەکری وەڵامی و پرسیارم بیتەوە تا چەندە ئاسایی ڕۆشنبیر حزبی بێت زۆر سپاس لەو پێشەشەی ئەتۆنیۆگرامشەوە دەستێکی کە ڕۆشنبیر بەشێکە لە گشت بەشێکە لە کۆمەلگا دوجار بەڵام لە ئەرک و ڕۆڵە وەکو بەڕێزان مامۆستاژین و کاگرامیاری ژاماژیان پیا لە ئەرک و ڕۆڵا و جەنابیشی داماژت پێیا کە جیاوازی هەیە و دوجار ئەرشیم ڕۆشنبیراوەیە کە قسە بکە یان وەکو بۆ تعبیری مامۆستاژین وتی کە هەڵوێ زۆرگوێ وێناکردنیشی سیاسیانە و کۆمەڵایەتیانە بکات دوجار شۆڕە بێتەوە بۆ پنتەکانی کۆمەلگا ئاساییە بەو تێڕوانینەی کە لە کایەکی سەقافی کار بکەی بەڵام کایی سیاسی کایەکی جیاوازە ناکرێت تێکەڵ بکرێن ناکرێت ئەمە تەجاروبی زەمەنی هەیە کە ئەمانە ڕوویداوە بەڵام حاڵەتی تەندروست ئەوەیە بە چۆنی من وەکو کاگرامیار ئاماژەی پێدا ئەرشی ڕۆشنبیر تەنها بریتی نیە لە جوڵانی شەقام یان ئیسیجابەکردن و وەڵامدانەوە بۆ شەقام بەڵکو بریتێ لە جوڵانی عەقڵ و بیرکردنەوە و هەڵوێزوەرگرتن و قسەکردن ئەم حاڵەتە لە کوردستانە تێکەڵێکی زۆر هەیە بەوەی کە کایی سیاسی لە کوردستانە کایەکی باڵادەسە بەسە گشتکایەکانەوە لە نێوانیشانە کایی سەقافی و ڕۆشنبیری کورد دیارەوەکو جەنابە داماژت پێدا بە مطلقی منیش قسە ناکەم یان با بڵێن بەشێکی زۆر لە ڕۆشنبیری کورد یەکێک لە ئیشکالە سەرچەکانی بەردەمی بریتیە لە باڵادەستی کایی سیاسی یان زۆر جار ئاوێزانبوون بە کایی سیاسی کە ئەم کار ڕۆشنبیریە نەیتوانیەوە بە شێوەیەکی باش گەشە بکە و هەروە پانتاییەکی فراوانتر بۆ خۆی
بۆ خۆی جێبکاتەوە مەبەستە ئەوەیە مامۆستا مەبەستە ئەوەیە کە سیاسەکە هێندە زاڵە بەڵێ کە زاڵ بووە بەسەر ڕۆشنبیرەکانە بۆ ئەوەی ئەوانیش نەتوانن خۆیان بن بەڵێ ئەم پێم وایە کایی سیاسی لە کوردستانە زاڵترێکە بەسەر کایە ڕۆشنبیری کەواتە ومەودا ڕۆشنبیر لەگەڵ تاکێکی یاسایی کاکەوێتە ژێڕکێفی سیاست و حزبەکانەوە فەرقیان لەکوێیە ئەزانی کاگ یادگار وەکو وتم یەکێک لە وەزیفەکانی ڕۆشنبیر بریتە لە قسەکردن باش دەکرێم قسەکردن لە ناو جوواکێکی ناو با بڵێن چیانێکی یان کایەکی سیاسی بێ کۆمەڵایەتی بێ کولتوری بێ حیزبی بێ سیاسی بێ بە هەر جۆرێک لە جۆرەکان ئاماژەی پێدەی بەڵام ئیشکالی کوردستان ئەوەیە کاگرامیار ئاماژەی پێدا ئەگەر قسەکەیەوەم بە هەڵە تەرجومە نەکردبێ تێکەڵابوونێکی زۆر هەیە لە نێوان وەزیفەی میدیاکار وەزیفەی کەسی حیزبی وەزیفەی کەسی سیاسی وەزیفەی کەسی ڕۆژنامەنووس ئەم وەزایفانەوە ئەم کاراکتەرانە چەند جارێک خۆیانە نوێنن یارە من لە دەرەوەی کایە ڕۆشنبیری قساکەم وەکو ئەکادیمی سێ قساکەم چونکە دوور و نزیک ناتوان بەناوی کایە ڕۆشنبیریەوە قسە بکەم ئەم ئاوێزان بوون و تێکەڵبوونە و هەروەها چەند نمایشکردنە چەند تەمسیلکردنە بۆ کاراکتەرێک بە ناوی چەند کایەکی سیاسی و ێسا فۆرمێکی زۆر باوە لە کوردستانە کە ئیشکالی بەردەم هەر هەمومانە دەکرێت مەسەڵەن ڕۆشنبیر ڕۆژنامەنووس بێ بەڵام بەو نەمەتەی کوردستان بەو فۆرمەی کوردستان نا کە هەردوو کارەکەی لە خۆی تێگاوە کاریکایە ڕۆشنبیریش لە خۆی تێگاوە کاریکایە ڕۆژنامەنووسیش لە خۆی تێگاوە بە هەمان شێوە ئەگەر تۆ بگەڕێیتەوە بۆ تەسیلە فکریەکان مەسەلەن کە ڕۆشنبیر حیزبی بێ ڕەم بێ زۆر تێزی ڕوبەڕوو بێتەوە کە ڕێگەت نەدا بۆی کە بەو شێوەیە بەرگری بەڵێ نەک بۆ هەڵوێ زۆرگرتن زۆر تێزی فکری زۆر تەسیلی نەزەریاتی فکری سیاسی توش بێ کە ڕێگە نەدا مەسەلەن بۆی کە تۆ بە شێوەیەکی ڕاست و دروست بڵێ دەکرێت کەسێکی ڕۆشنبیر کەسێکی حیزبیش بێ مادام تۆ قسە دەڵم زۆر تێزی ئەوە ڕوبەڕوو بێتەوە کە ئیشکالە بۆ دروستە مامۆستا ئاسایی ڕۆشنبیر حزبیش بێت قسە هەیە لە سەرم بابەتە قسە لە سەرم بابەتە زۆر بەڵام بە بەرچاوگرتنی واقعی کوردستان منم پرسیارەکەمەکەم من بەش بە حاڵی خۆم بەلامەوە ئاسایی نییە من پێم وایە کەسێک کە لە کایی ڕۆشنبیریە کارەکە چونکە کایەکان کایی جیاوازن لە ناو کۆمەڵگەیە کەسێک کە لە کایی مەسەڵەن ڕۆشنبیری کارەکە دەبێت کەمترین تێکەڵی لەگەڵ کایی سیاسی هەبێ بە معنای فیزیکی بە معنای بوونی خۆی لە ناو کایەکە نەک بە معنای عەقڵێکە چونکە دوجار تۆ ناتوانیەوە لە ڕۆشنبیر بسێنیتەوە کە ناچێتە ناو کایی سیاسی نەچێتە ناو کایی ڕۆژنامەنووسی نەچێتە ناو هەموو کایەکانێکی کۆمەڵگە لە ڕووی عەقڵەوە بەڵام لە ڕووی فیزیکیەوە لە ڕووی نمایشکاری خودیەوە بۆ بەرجەستەکردنی فۆرمێکی مرۆڤ لە ناو کۆمەڵگایە من پێم وایە ئەو ئیشکالە دروستەکات چۆن ئێمە دەڵێن ڕۆشنبیری ڕۆژنامەنووسمانەیە بەڵام دنیایەک ئیشکالی بۆ خۆی هێناوە ناتوانێت ڕۆشنبیر بێ ناتوانێت ڕۆژنامەنووسێکی باش بێ بە هەمان جۆریش ڕۆشنبیری حیزبیش ناتوانێت ڕۆشنبیرێکی باش بێ ناتوانێت حیزبێکی باشش بێ واتە لە ئەدای وەزیفە تووشی ئیشکالێتەوە من پێم وایە ئەم ڕۆشنبیر لە کۆمەڵگەی ئێمەیە ئەگەر حزبی نەبێ کاری ڕوا کتێبێکی هەیە توێژینەوەیەکی کردو کاری ڕۆشنبیر بە ئەستەم ئەتوانێت بڵاوی کاتەوە مامۆساژین لە ئەزمموی مامۆساژین باسەکەەوە لە قسەکانی مامۆساژینی شەوەبالەوە دەست پێ بکەین پێم وایە یەکێک لە ئیشکالە سەرچەکانەوەیە کە کاری ڕۆشنبیر لە ناو کۆمەڵگا چونکە دوجار ڕۆشنبیر بەر بەشێکە لە کۆمەڵگا بەڵام لە ئەرکوڕۆڵا جیاوازە گرفتی زۆر بۆ دروستە بێ گرفتی ڕۆشنبیر گرفتێکە لە کایی سیاسیەوە دیە و گرفتی ڕۆشنبیر گرفتێکە کە ڕوبەڕوویە بێتەوە حتا لە ناو خودی کای ڕۆشنبیری خۆشیە زۆر جار ڕۆشنبیری ڕاستەقینە تووشی ئیجحافی حەقیقیە بێ بەڕاستی ئەو وەڵامدانەوەی و پرسیارە ئەوەیە دەکرێت کارەکانی بڕوا بەڵام بەو تێزە بەو شێوازە ناکە کاری کەسێکی ئاساییە ڕوە کاری کەسێکی سیاسیە ڕوایە یان خۆی لە ئەساسە ڕۆشنبیر کەسێکی غاییە بەڵام ئەم غاییە چۆنە من ئەگەر لە قسەکەی گرامشیەوە بۆت باسکەم کە لە بێکی لە پۆلێنە سادەکانە لە کلاسیفیکیشنەیەکە بۆ ڕۆشنبیر باسی ڕۆشنبیرێکی عزوی باسی ڕۆشنبیرێکی تەقلیدیت بووەکە یانەوەی کە ئەو پێڵێ ڕۆشنبیرێکی مشەوەهت بووەکە کە کاری ئەوەیە غاییە هەردوو ڕۆشنبیرەکە غاین بەڵام یەکیان بۆ مەرحەلەیەکی سیاسی معەنە ئەوەی کەشیان ڕۆشنبیرێکی عزویە کار لەسەر تەحولاتە جەوهریەکانی ناو بنیادی کۆمەڵاتی کۆمەڵگاکە ئەلێرە ئیشکالەکە دروست دەبێت کاتێک ئەو ڕۆشنبیرانە لە تایپی یەکەمن لە فۆرمی یەکەمن لە پێناسەکەی گرامشیە کە ڕۆشنبیرێکی مەسەن مشەوەهن یان ڕۆشنبیرێکی تەقلیدین دەکرێت کاریان بڕوا بە تێکەڵابوون و بە ئاوێزانبوون لە ناو کە سیاسەکە لە سەر گشت ڕەهەندەکان بەڵام دیارە بە باشدان ئەم باشدانە من ناتوانم ێستا لێرە تەحدیدی کەم چونکە فۆرمەکانی زۆرن شێوازەکانیشی زۆرن سپاس دەکەم مامۆستا سپاس دەکەم بێگومان من دێمە وڵاتان ئەم کاکانە بە خۆت بناسیێنیت و پرسیارەکەت بۆ کام لە میوانەکانە سپاسم پێشەوە
یەک تۆز دەنگ بەرزکەیتەوە سپاس دەکەم. من پێشەوەم زۆر سپاس بۆ دەرفەتە پرسیارێک مێ بۆ هەچکامیان ئاسایە جواب بنەوە. ئێستا باسی فۆرمی ڕۆشنبیر و کەسانی سیاسیمان کرد. ئایا چ تایبەتمەندیەک هەیە بۆ چونکە لێرەدا لە کوردستانە بە گشتی باسیەکەن کەسێکە گریاڵێ ئەمە ڕۆشنبیرە، شاعیر ڕۆشنبیرە، سیاسی ڕۆشنبیرە، نووسەرێکیش چیرۆک نووسێ بەیە ڕۆشنبیرە. ئایا لێ سەدا ڕۆشنبیرێکمان هەیە توانی بێتی ڕاکانی بەسەر هەموو تاکانە و کویەک بوونە ڕێی کەڕاکەی کاریگەری لەسەر تاکانی هەموو حیزبەکان هەبێت و لەسەر هەموو چینەکان. مەبەستەکی وەڵام باتەوە هەر کامێکی ئاسایی. مامۆستاژین ڕای خۆت لەسەر پرسیاری و کاکەیە بۆ یەکسەر وەڵام بۆ پرسیارەکان وەرگرینەوە و بیر نەچێتەوە گرنگە. ئێمە چوارچێوەیەکی گشتیمان هەیە کە ئەکرێت ئەو کەسەی لە ناو ئەو چوارچێوە گشتیە ئیشەکە کە بریتە لە کاری ڕۆشنگەری بریتە لە جۆرێک لە ئینتیما بۆ دیسکۆرسی مۆدرنە و ڕۆشنگەری و عقلانیەت و مەدەنیەت هەموو ئەوانی کە لە ئۆرگانی جیاجیایی ئەم بە بڵین کای گشتیە کارەکەن ئەکرێ بە شێوەیەک لە شێوەکان دوجار بگوازنەوە بۆ ناو کای ڕۆشنبیری یا پێیان بوترێ ڕۆشنبیر بە معنایەک لە معناکان. بەڵە تەسەوری من ڕۆشنبیری ڕاستەقینە و کەسەیە کە خاوەنی هەڵوێستە بەرامبەر بەو کێشانەی کە لە واقعی کۆمەڵایەتیە ڕوو ئەدەن و بەدەر لەمەوە من بەڕاستی تەسەورێک بنیە بۆ ڕۆشنبیر. ڕۆشنبیر هەمیشە بوونەوەرێک ئاشێت دش بە دەسەڵات بکەوێتەوە و من بوز بێ لە لای دەسەڵات و تەنانەت لە لای کۆمەلگاکەشی لەبەرەوەی دائیمە چاوی لە وەکوتم ئایندەیەکی باشترە هەمیشە وەکو کەسێکی ڕەخنەگری ڕاستەقینەی ئەو دۆخە سلبیانەی کە لە ناو واقعی کۆمەڵایەتیان لە ناو ئاکتی دەسەڵاتی سیاسیە هەیە بە تایبەت دەرئەکەوێت و ئەمەشە بە بڕای من کەسێکی ڕۆشنبیر لە کەسێکی تر جیا ئەکاتەوە ئەگەر بتوانین بە معنایەک لە معناکان کردیە بین بەوە ڕۆشنبیر بڵێنم کەسە بمانێت جایکەینەوە. بەڵێ سپاس دەکەم. فەرموو. دەستان خۆش بێ هەستێکتان بێلایەن قسەتان کە سەرکەوتوو بن. پێتان وایە کەسی ڕۆشنبیری بێلایەن هەبی لە کوردستانە؟ ئاسایە کامێکتان وەڵامێنەوە ئاساییە. بەڵێ کاک ڕامیان ڕای خۆت لەسەر پرسیارەکەی. بە بڕای من بەڵێ ئەوەش هەیە بەڵام هێزێکی ڕووناکبیری گەورە نییە کە وەکو هێزێکی ڕەخنەی وەکو با بڵێن چاودێرێک توانێت فشار دروست بکە لەسەر بارودۆخی سیاسی کوردستان. لەبەروی کۆمەلگای ئێمەش کۆمەلگایەکی حزبیە زۆرینەی خەڵک هەمووی ئەندامی پارتە سیاسیەکانن و حزب ئەڵتەرناتیفی مەزهەبیش و نەتەوەشە لە کۆمەڵی ئەڵتەرناتیفی خێڵ و پەیوەندی خزمخوایی و هەموو شتێک. ئەمە دۆخێکی جیهان سێمە یعنی لە جیهانی سێمە وایە حزب دیاردەیەکی ئاسایی نییە لەبەرەوە شتێکی ئاسایی کە خەڵک وا هەستکە هەموو کەسێک ئەندامە لە لایەنێکی سیاسیە هیچ کەسێک بۆن بێلایەن نییە لە کۆمەلگای کوردیە بەڵام لەو باوەڕایە معنی خەڵکی بێلایەنیش هەیە لە کۆمەلگای کوردیشە زۆریشە بەڵام هەنێ جار بێدەنگی علامەتی تێگەیشتنێکی زیاترە وەک لە قسەکردن و دروستکردنی دەنگە دەنگ. من وای تێگەم. سپاس دەکەم. فەرموو. من باوان بە خێراتنی بەڕێزاناکەم هەروەها سپاس بۆ کەناڵی کوردستان 24 بووم دەرفەتە. من گلەی لە کۆمەلگا ناکەم چکە کۆمەلگای کوردی بە ماوەی چەندەها سەدەیە کۆمەلگایکی هیلاکە کۆمەلگایەکە بەڕاستی خەریکی بە درێژایی مێژوو چەساوەتەوە بە درێژایی مێژوو داگیرکەران داگیریان کردووە. مامۆستا ئالان شایەتی حاڵەوە هەروەها جەنابیان بەڕێزان ئەو ڕۆشنبیرانە کە لێرەن ئەوان بۆ خۆیان لە ئێمە تەمەنیان باشترە و تەمەنیان گەورەترێکە. ئەگەر ئێمە باسی ڕابردوو بکەین لە ڕابردووە ئێمە ڕۆشنبیری گەورەمان هەبووە لە مزگەوتەکانە خەڵکیان فێر کردو دەستگاکانی مەعاریف بەڕاستی خەڵکیان پەرۆدە کردووە. ئێمە گلەی من وەکو خۆم کە خوێندکاری زانکۆم تاخەڕۆجم کردو گلەیم لە دەستگاکانی مەعاریف. دیاریکراوی چییە؟ من پرسیارەکەم وایە بۆچی دەستگاکانی مەعاریف ئەوە دەستگاکانی فێرکردن پەرۆدەکردن ئەوە لاوازن ناتوان لە ئێستا ڕۆشنبیر بەکاربێن دروست بکەن لە کاتێکە ئێستا کوردستان هەر کامێکیان بێت بەسەرەکە تۆ تۆڵام بەرەوە. بەڵێ پێم وایە ینی سپاس بۆ پرسیارە بەس دروستکردنی ڕۆشنبیر تەنها لە ناو دام و دەستگا مەعاریفانەوە نییە کە ڕۆشنبیر دروستەکرێ بە تەنها لەوە نییە دەکرێت عاملێکی مساعد بێ ئەو کایە بۆ خۆی یارمەتی دەربێ بەڕاستی. بەڵام مقاوماتی دروستکردنی ڕۆشنبیر لە ڕووی فکریەوە زۆرەکە ئێستا مەسەن لەواتی لەم بەرنامەیە شوێنی باسکردنی نەبێت دەکرێتێک وەکو یاری دەدەرێک وابێ بەڵام ناکرێت تەنها کورتیکەیتەوە لەوەی کە تەنها ئەم کانە
لەبەرەوەی ناتەندروستن یان تەواونین یان وەکو بە ڕۆڵ و ئەرچی خۆیان بە تەواوەتی هەڵناسن ئیترە بێ ئێمە چاو لەوە نەبین کە ڕۆشنبیرمان بۆ دروست بێ لە کۆمەڵگایە. بەڵام پێم خۆش بوو بە سەریعی کۆمنتێک لەسەر شتێک بدەمەویژەوەیە کە لە پرسیاری ئەو بەڕێزانە هەستم پێکەویژەوەیە کە تێکەڵیەگەیە سامە لە کوردستانە پەپلی فیگەرمان زۆرە ئەم پەپلیک فیگەرانی کە لە ناو کوردستانە هەن بەشی هەرە زۆریان نازنامەی ڕۆشنبیریان پێدراوە کە لە بنەمایە بەڕاستی ئەمە دۆخی کوردستانی خسۆتە ئیشکالێتەوە کە من بە نەبێتە مجاملە کە من وەکوانی کە دەتوانن بە حیادی وەکو مامۆستاژین وەکو کاگڕامیار وەکو خەڵکیکە کە لە دەرەوەیان بەرنمەیەن بتوانن لەو کایە کار بکەن یان دەستیان هەبێ خۆگەر خۆشیان قوبولیان نەبێ پیان بوو تێ ڕۆشنبیر بەڵام لە ناو کایەکە حزوری جدیان هەیە لە کوردستان لەم بابەتەمان کەمە لەم تایپەمان کەمە بەڕاستی وەکو مامۆستاژین وتی هەر کەسێک بێتە سەر شاشەیە متە دوجار دوای ساڵەگە بێ نازناوی ڕۆشنبیری پێ ببەخشین ئەگە پێ نەبەخشین ڕەم بێ نیگەران بێ ئەمە تووشی میشکالەتەی کردوین دواتر جێشێک دروست بووە چۆن تۆ جێشێکی ئەلکترۆنی دەیە ئاواش جێشێکە دەیە لەوەی کە ناویان راوە موسەقف چۆن جێشێک فەرمانبەرە دەیە لە کۆمەڵگا جێشێک بە هەمان ئەندازە جێشێک ڕۆشنبیرە دەیە ڕۆشنبیر بۆ معنا بۆ تەسمەی کە ناونراوە فەرموو کاکسەنگۆ ئەزانی کاک یادگار من نازانم بە کورتی قسەیەکم قسەم هەیە لە سەری نازانم ئەتیادی ئەگەر قسەگەمیانە بێر پرسیار بچ من لە ئێستا پرسیارێکم نییە بۆیان بەس بە کورتی ینی من نازانم وەلو کەم تا زۆر ئاماژیان پێکرێ بە ڕێزانم من حەزەکەم ئەو ینی بەربڕای منەوە ئیشکالە هەرە و چەمکە خودی خۆی ئیشکالە نازانم ینی لە هیچ زمانێکی دنیاە لە هیچ شوێنێکی دنیاە وشەی ڕۆشنبیر ئەم چەمکە بە کەس نادرێ نازم ئەمە وەزیفەیە چییە لێرە سەردەمانێکە خەڵک فێری بۆ مەسای خەڵکێک خوێندن تەواوەکە ینی پلەیەکی خوێندن تەواوەکە پەیمانگایە زانکۆیە چێ پێڵێنەوە موسەقەفە لە بەروی خوێنەواری هەیە یەکێک شعرە نووسێ یان کتێبێک مەسەلەن ڕۆمانێکە شعرێکە چیەکە یان ڕۆژنامە نووسە یان میدیاکارە بە شوەیەکی گشتی پێڵێن ڕۆشنبیر ئەمە نییە لە دنیای دەرەوە تۆ سەیری بزانە لە جیهانی دەرەوە ئەم شتانە هەیە مەسەلەن توێژەر هەیە شرۆڤەکاری سیاسی هەیە لەوە سەروتر فەیلسوف هەیە لە سەرو هەموو ئەمانەوە مەسەن جگەلەوەی مەسەن کەسانێکی وەک ژیژەک یان چۆمسکی لەقەبی توێژەریان پێدرێ کەسیان بەخۆیان ناڵێن ئینتلێکچوەڵەوەی شارەزای هەبێت لە زمانی ئینگلیزیەوە ئازانێ ئەنی ئەم شتە نییە لە دنیای دەرەوە بیمافی هەل لە لای عەرەبی ژانی تەنانەت وەلەو ئەم وشەیە لە مثەقەفی عەرەبیە و هێنراوەتە کوردی و ئەوە تەرجەمەیەکی ئاوای بۆ کراوە بەڕای منە وشەیە ناکرێ بەکار بێنرێت چونکە ڕۆشنبیر وەزیفەیەک نییە بدرێ بە کەسێکرێ لە بەرامبەرە بە بۆچوونی من بکرێ بڵێ مەسەلەن بڵێ من توێژەرم مەسەلەن پیشەکەی خۆت بۆ نە خەڵکێگەیە هیچ ئیشێکی نییە ئەڵێ ئیشە چییە پیشەکەی بۆیە نووسن ڕۆشنبیر بە تایبەتی لەسەر میدیا و تەلەڤیزۆنەکانەوە ینی ئەمە مەوزوعە بەڕاستی دۆخەکەوا شێوێنراوە بە شێوەیەک شێوێنراوە ئەم وشەیە دابش کراوە بەسەر خەڵکانێکی زۆرە و لەوەش خراپترەوەیە کە وەزیفەیانە دەنێڵێ بێ ئەمە وا بکە ئەمە هەڵوێستی هەبێ ئەمەیان وانەکە ئەمەیان وا بکە ناکاکە هەموو شەی ئەسڵەن بوونی نییە ئەکرێ ئەمە لا ببرێ ئەوەش بەڕاستی ینی ئەمە ئیشی نوخبەیەکە لە مامۆستایانی زانکۆ لە کەسانی نووسەر کەسانی شاعیر کەسانی ئەوانی کە لە بواری توێژینەوەی ئیشەکەن هەر خۆیان دیعایا بکەن بڵێ چیتر ئەم وشێ بەکار نایەنین چونکە ئەمە بۆ ئێمە نابێ ئەو فەیلسوفە گەورەکان ئەم وشانە بەکار نایەنن بۆ خۆیان سپاس بۆ ڕوونکردنەوەکانە مامۆستا هاوژین بۆ پرسیارێکی تر دێمە لای تۆ قسەیەک هەیە ئەوترێت ئەو کەسانەی بۆ نمونە لە تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە لەسەر شاشەی تەلەڤیزیۆنەکانەوە بۆ نمونە زیاتر هێرش نەکەن بۆ نمونە ڕۆشنبیرێک هێرش نەکاتە سەر پارتی لای بەرامبەر ڕەدەکرێتەوە لە کەناڵێکی نازانم ئەی بی نازانم چی لەوێوە هەجوم نەکاتە سەرێکێتی ئەڵێن ئەمە ڕۆشنبیر نییە ئەمە چییە لە خۆی واتۆ قساکە لە کەناڵێکی ترەوە ئەگەر دەرکەوێت بۆ نمونە هێرش نەکاتە سەر گۆڕان بۆ نمونە جنێو بە مقدسەکانی حەزبەکانی دیکە نەکات نەدا جنێو بەو نەدا بە سلوبێک بە زمانێکی لە نێوان کەوانەیە کە بازاڕی و تون قسە نەکە کەواتە قبول ناکرێت لای ئەویتر ئەمە تا چەندە ئاسایی ینی ئەرکی ڕۆشنبیرە وەزیفەی ڕۆشنبیرە ئەمە ناو ئەندێ هەڵوێست کە تۆ بۆ نمونە تووڕەبیت هەمیشە جنێو بدەیت لە بری ئەوەی چارەسەر پێشکەش بکەیت لە بۆ نمونە ئێمە بەشێکی زۆری ڕۆشنبیرایی لەسەر شاشەکان تووڕەبوون و قسەیان کردو خۆیان بە ڕۆشنبیرە زانن نەمان بیستۆ پرۆژەیەکیان هەبێت بۆ نە تۆ تا پرۆژەیەکت نەبێ تا ینی ئارگومنتێ نەبێت کە تۆ بۆ لەسەر ئەساسی ئەوە شتەکانی خۆت بکەیت ناتوانانی گلەیی بکەیت ئەمە تا چۆن نەبینراوە لێرە زۆر ڕاستە تاوان من ئەگەر لەیەک ملاحەزەی بچووکەوە دەست پێ بکەم مشکلە گەورەکە ئەوەیە
تەنانەت ئەم تایتڵانەی تریش کە باس کرا لەبەرەوەی کە وەکوتم ڕۆیا و تێگەشتن و کرایتریای کۆمەلگا و دەسەڵات لەلای ئێمە زۆر نزمە، ینی مەعایرەکانی ناونانی کەسێک بە توێژەر زۆر نزمە، مەعایری ناونانی کەسێک بە ڕۆژنامەنووس زۆر نزمە، مەعایری ناونانی کەسێک بە حتا فەیلسوف زۆر نزمە. باشە لەبەرەوە بە شێوەیەکی ئاسایی ئەو معیارانش کە ڕوبەما بیری لێکرێتەوە بۆی بە کەسێ بوتێ ڕۆشنبیر زۆر نزمن. ئەمە کێشەیەکی گەورەیە بێ هەمومان ڕەچاوی بکەین. بە تەسەوەری من ئەم چەمکە لە ڕۆژاوایە کە لە دایکە بێ لە دۆخێکی دیاریکراوە لە دایکە بێ کە دوجار ئەم دۆخە ئەگەر زروفە لاوەکیەکانی لێکەیتەوە ئەوەی کە یەکێک لەوانەی پێوترا ڕۆشنبیر شاعیر بوو، یەکێکیان پێوترا ڕۆشنبیر توێژەر بوو، هەرێکێکی خەریکی کار و کاسپێکی تر بوون. بەڵام ئەوەی کە وای کرەمانەوەکو ئینتلێکچوال ناو دەرکەن بریتی بوو لە هەڵدواست دووەرگرتن لەسەر قەزیەیە کە ئەم قەزیەیە هەستیاریکی ڕاستەقینەی هەبوو لە واقعی کۆمەڵایەتی کۆمەلگای فەرەنسیا لەو کاتە چ لە پەیوەندیا بە دەسەڵات ولا چ لە پەیوەندیا بە ئاراستەی گشتی کۆمەلگاوە. بە تەسەوری من لێرەوە دێمە سەر پرسیارەکەی بەڕێزت مشکلەی ڕەخنەش لە لای ئێمە هەمان یعنی پێوەری نزم ئەی خوێنێتەوە. کێشە گەورەکە ئەوەیە هەر کەسێک قسەی ناشرینی کرد ڕوبەما توانج و تەشەریدا جنێویدا لەگەڵ ڕێزم بۆ کەناڵەکەی بەڕێستان ئەکرێت لەبەرەوەی کە پێوەرەکان زۆر نزمن بەم کەس دەم هەراش و کە با بڵین جنێو دەروی هەربینی ئەوەندا زانی ڕۆشنبیر دۆنی کەسێک لە ناو حزبێکی دیاری کراوە ناوی هیچ حزبێک نایەنم بۆی نەڵێن تەشیریان پێکردو ناویانێ ناوی لە ناو حزبێکی دیاری کراوە لە ناو حزبانی هەرێمی کوردستان و باسی واقعی هەرێمی کوردستانەکەین هەرەوەنە ئەزانی توندە بەرامبەر حزبی نەیار شوهرەت دەرەکە لەگەڵەوەی ئەو معایرانەیە و قسەی پێکات لە ئاستێکی نزمای ئەمە تا چەند ئاسایی بێگومان من وەکو پێم وتی ئەگەر ئینسان ڕێز لە خۆی بگرێ بەواتای ئەوەی کە پێوەرەکان لە لای خۆی بەرز بن ئەگەر چی ڕەنگە لە کۆمەلگاکە پێوەرەکان نزم بن باش نییە دۆخی ڕەخنەگرتنی ڕاستەقینە دۆخی ڕەخنەی دۆخێکی زۆر قوڵترە لەوەی کە لە چوارچێوەی تەشەردان لە ئەموو ئەو یاخود ڕەخنەگرتنی سادە و ساکار و بازاڕی لە ئەموو ئەو خۆی ببینێتەوە. بە تەسەوری من تەواوی قەناعەتم وایە کە ڕۆشنبیر ئەگەر چەمکێک بێەوە شایستەی ئەوە بێ کە ببرێت بەسەر کەسێکە تەنیا لەویا خۆی بینێتەوە کە ئەم مرۆڤە خاوەنی هەڵوێستی جددیە بەرامبەر بە کۆمەڵێک پرس کۆمەڵێک مەسەلە لە ناو واقع کۆمەڵایەتەکەی کە تایە ئەژی کە ڕەهەندی پەپلیک ڕەهەندی گشتیان هەیە و ڕاستە و خۆ پەیوەندێکی ئەوتویان بە بەرژەوەندی تایبەتی ئەم کەسە خۆیەوە نییە. من ئەتوانم بێدەنگ بم لەوەی کە گەندەڵی هەیە لە هەرێمی کوردستان بەڵام ئەشێت بە شێوەیەک لە شێوەکان بە من بوترێ ڕۆشنبیر لە کاتێکا کە بەرامبەر بەم کەیسە بێدەنگ نابم. من ئەتوانم بێدەنگم کاتێکە ژن کوشتن هەیە لە هەرێمی کوردستان لەبەرێ من پیاوم احتیمال لەو کەیسە بەی شێوە شمولی من نەکە بەڵام کاتێکە هەستی مەدەنی هەستی ئینسانی وا لە منەکات کە لەسەرم دۆزە هەڵ بەمێەوە لەسەرم دۆزە قسە بکەم و هەڵوێست وەربگرم بە تەسەوری من لێرەوە ئەکرێت بە معنایەک لە معناکان بە من بوترێ ڕۆشنبیر. هەڵوێست وەرگرتن کێشەی گەورە ئەوەیە لای ئێمە کە وەکو واقع کۆمەڵایەتیەکە دابش کراوە لەن حیزبە سیاسیەکانەوە کە واقعی فەزای گشتیان سیخناق کردووە تا ڕادەیەکی زۆر لەبەرەوەی خاوەنی زۆرترین میدیا و زۆرترین با بڵین ماس میدیان کە ئاراستەی جەماوەر و ئاراستەی خەڵکەکە بە شێوەیەکی گشتی ئەمە بووە سەبەبیەوەی کە پێوەرەکانی ئێمە دابەزن و تا ڕادەیەکی زۆر و کەسانی کە شەڕەجنێوەکەن لەسەر کەناڵەکان بەرەی ئەم بەر بە جەماعەتێکیان بڵێن ڕۆشنبیر بەرەی ئەو بەریش بە جەماعەتێکیان بڵێن ڕۆشنبیر. بەڵام بۆچی ئەم زمانە توندە لە هەرێمی کوردستان واکە تۆ ناوبانگ دەکەین لەبەرەوەی کە ئەم پێوەکوتم پێوەرەکان نزمن بەڕاستی جنێوفرۆشی کللتورێکی دوور و درێژی هەل ناو کۆمەلگای ئێمەیە خەڵکی ئێمە حەزی لە شەڕەکە لە شێرە حەزی لە مرۆڤی تونند و تیژ و تونندڕەوە بەڕاستی وان دێجار طبیعەتی دۆخەکان دابەزنە سەر ئاستێک کە ئینسان ناتوانێت قسەی ڕاست و هەڵوێستی ڕاستەقینە و جددی لەگەڵ تەشهیر جیا بکاتەوە لە یەکتری ئەمە لە ناو ئەدەبیاتی خۆشمانە کللتورێکی دوور و درێژمانەیە بەڕاستی کە لە تەشهیرکردن بە یەکتر. سپاس دەکەم کاک ڕامیار لە دوای ڕاپەڕینەوە سەرەتا بە یەکێتی و پارتی و دواتریش بەرەی حزبەکان فراوان بوو لایەنی جیاوازی لێکەوتەوت لایەنی جیاوازی لێ دروست بوو هەر یەکەیان کۆمەڵە خەڵکێکیان هەبوو کە ڕۆشنبیری لە نێوان کەوانەیە کە تایبەت بە خۆیان بوون و ئەمە ژوای کرد لەسەر شاشەکانەوە لە تۆڕە کۆمەڵایەتەکانەوە سەرەتاش بڵین لە ڕێگەی ڕۆژنامەکان و لە ڕێگەی گۆڤارەکانەوە بە زمانێکی تند قسە بکەن و ئەمەش بێتە هۆی ئەوەی کە ئەمان هەمیشە بەم زمانە توندە دەستخۆشیێکی زیاتریان بۆ بێت تا منطقی قسە بکەن کەمتر بەلایەنە چنار وەکەوەی بۆ منە بەرنامەیەک ئەگەر
شەڕە جنێوێکی تیابێت دەنگەدەنگێکی تیابێت پێشکەشکارەکە و یەکێک لە میوانەکانی هاوار بەسەری کاپکەنەرەوە نازانی 2000 شێر کراوە لە فەیسبوک بەڵام بەرنمەیەکی منطقی سەرێکی 20 لایکی بۆ نایەت ئەمە حزبەکان دەوریان هەیە لەم مەسەلەیە لەوەی نەک کۆمەلگا ڕۆشنبیرەکانیش دابشکەن بەسەر چەندکایەکی جیاوازە و بۆ خۆیان بەکاریان بێنن بێگومان ینی لەبروی تونڕەوی لە کۆمەلگای ئێمە بازاڕی زۆرە یعنی تۆ توانین تەسویقێکی زۆر بکەی بۆ تونڕەوی ینی کەسێک کە زۆرترین کەس دوای کەوتۆ نەک لە بەرەوەی عاقڵە ینی کەس نییە لەم کۆمەلگایە دوای مرۆڤی عاقڵ بکەوێ ینی کەس بە شوێن عقلەوە نییە لە ڕاستیا لە کۆمەلگای ئێمە وە کەس بە شوێن پرسیارکردن و گومانی شەوە بۆیە ئەو کەسانی کە تونڕەون ئەو فیگۆرە سیاسانی کە تونڕەون زۆرترین خەڵک بۆ خۆیانە بن و ئەو کەسانی کە لە پەپلیک و لە ڕووداوە پۆپۆلیستی و جەماوەریەکانە قساکەن وەکو فرسەتێکی قۆزنەوە بۆ خۆیان زۆرترین خەڵک بەلای خۆیان ڕاکێشن و حزبی کوردیش خۆی حزبێکی تونڕەوە یعنی ئەزمموی لە دوایەوە یەکەوە گەر باسکەی دوو حزب لە ناوچەکانی یەکتری پارتیوێکێتی خەڵکی یەکتریان قەدەغە کرد خەڵکی یەکتریان ڕاگواست کەواتە جەمسەرگیریەکی سیاسی تونڕەوەیەکی سیاسی گەورە لە ناو کۆمەلگای ئێمە هەیە یعنی ئەوەی کە حقیقەتە بریتە لە تونڕەوەیەکە ئەوەی کە پێوترێ زەیف بریتە لە لێبوردەیی سیاسی ئەوەی کە تونڕەویەکەیە ئەوەی کە لە جەوهەری ڕاستەقینەی کۆمەلگای سیاسی ئەمە بریتە لە تونڕەوی ئەمە وای کردووە کە ڕۆشنبیرەکان و ئەوانەی خۆیان بە ڕۆشنبیرەزان نووسەرەکانمان وەکو مامۆساوتی ئەوانەی کە یعنی لە مەجای فکرایی شەکەن لە مەجای منطقایی شەکەن ینی بە پێدراوی شەکەن هەڕەمەکیش ناکەن لە حقیقەتەکان خۆیان لابدن لە ترسیەوەی بۆ نمونە ینی ڕۆشنبیرێک بە جۆرێ بنووسێرەوە نازای کەمپینێکی لەسەر کراوە ئەرەوە نازای لەلایەن کەسێکەوە لایەنێکەوە تەکفیر کراوە نازام زوو تەخوی نەکرێ ئەمە خائینە ئەمە نازانم چییە و تەنانەت ئەگەر قسەکەشی منطقیشی تیا بێ بەس لەبەرەوەی لەگەڵ فکری حزبێکی ترایەکتر ناگرێتەوە هەرەوە نازانی هەڵمەتێکی لەسەر ئەنواع هەڵمەتمانەیە لە فەیسبوک خۆتە زانی وێنەی داهێن و دەستەواژەی سەیسەری بۆ بەکارێنن ئەمە کاریگەری هەیە بۆ لەسەرەوەی کە ڕۆشنبیر خۆی نەبێ کۆمەلگاکە کۆمەلگایەکی حزبیە تۆش کە نووسری یا کەسێکی وەکو ڕۆشنبیری یا هەر شتێکی کاتەوێ قسە بکەی یعنی بەشێک لەوە بریتە لەوەی کە قسەکردنی تۆ ئەو شتانی کە جێگیرن وەکشی جێگیر و نەگۆڕن شتێکن ڕەهان لە بەرچاوی کۆمەلگایە کە سیاست و میدیا دروستی کردو ئەگەر تۆ گومان و شک بخەیتە سەرەوە حقیقەتە سیاسیانە بێگومان یعنی تووشی فشارە بیتەوە یەکێک لە فشارەکانەوە نییە فشاری ڕاستە و خۆ بێ بۆ سەر تۆ ئەو جۆرە ئاراستەیە لە بیرکردنەوە پەراوێ زەخرێ لە کۆمەلگای ئێمە یعنی ئەوە یەکێکە لە شێوازەکانی کە ئەمڕۆ کۆمەلگای ئێمە مەسەن بۆ سوونێکی تر ئەگەر لەو شێوەیە نەبێ توانین پەراوێزی بخەی فۆکسی ناخرێتە سەر زۆر ئاسانی شەکرێت زۆر بە ئاسانی ئەم شتاکرێ بە بڕای من ئەمە دۆخی هەنووکەیە بەڵام ڕۆشنبیر لە کۆمەلگای ئێمە قەزەیەکی تراژیدی گەورەشی هەیە کە قەزەی خۆیەتی لەبەرەوەی ئەم بوونەوەرە کە پێڵین ڕۆشنبیر یان نووسەریا هەر شتێک هەڵگری پامێکە پامێکی شارستانی گەورەیە کە پامی ئەوەیە کۆمەلگاکەی خەون بە کۆمەلگایەکی ترەوە ببینێ یعنی بووە بە سەبەبی ینی بەڵایەکەەوە هاتووە ینی ئەبێ وەکو بەڵایەک تۆ سێری نووسەر و ئەدیب و ڕۆشنبیری بکەی بەڵایە چکە کۆمەلگایە جێگیرە لە دۆخی خۆیەتی ئەم کەسە کە دروسە بێ هەموو ئەم شتانە شلۆقە بن تۆ بێ خەون بە شارستانێکی ترەوە ببینی وە تراژیدیان ڕۆشنبیرەژەوەی ئەبێ باسی مردنی خۆی بکا لە قۆناغی ئایندا بۆچی چکە تۆ ئەمرید نەک وەکو شتێکی بایۆلۆجی پرۆژەکە دەبرێت تۆ بە کۆمەلگایەکی کلاسیکی دەورە دراوی کۆمەلگایەکی زۆر سونەتی زۆر کلاسیکی لەبەرەوە پرۆژەی ڕۆشنبیر ئەکەوێ ینی لە نەتیجە هەموو ڕۆشنبیری جیهانی سێم هەمویان کەوتون بە خۆیان و بە پرۆژەکانیشانەوە چونکە ئەمە ئیشێکی زۆر قورسەتەوە دەستکاری ئەم زۆرە کۆمەلگایانە بکەین یعنی ئێمە ینی عەرەبیش و فارسیش و تورکیش و کوردیش لەم ناوچەیە لە سەدەی 20ەما باشتر بووین وەک لەوەی لەسەر لە سەدەی 20 هەموو کۆمەڵە خەڵکێکی بەرخۆرین لەم ناوە و هەموو پرسیارەکانمان مردوون پرسیار دەربارەی وجودی خۆمان دەربارەی پەیوەندی ئێمە بە دنیای ترەوە یعنی هاتوێتە سەر هەندێک زۆری گفتوگۆکردن بەڕاستی ئەوەش بۆ خۆی تراژیدیە بە لە بەرچاوگرتنی ئەمە ینی لە ئستنتاجی قسەکان تا ئەواکرێت کە ڕۆشنبیر خۆی لە خەیرانەیە چونکە ئەوەیەوێت نەها نەدرێ بیکات نە هاوکاریە ئەکرێ بیکات نە ڕێگەشی بۆ خۆشەکرێت
ئەرکی کۆمەڵگە چییە؟ ئەرگی تاکەکانی کۆمەڵگە چیە کە وا بکەن ئەم ڕۆشنبیرە هەناسەیەکیەوە بەربێتەوە چکە دوجار کۆمەڵگە بەبێ خوێندەوارەکانی کۆمەڵگە بەبێ ئەوانەی کە بیرەکەنەوە کۆمەڵگە بەبێ ئەوانەی کە لە بری ئەوانیش خەونە بینن وەشتی باشیان بۆ ئەکەن شتی باشیان بۆ بەدەسێنن کۆمەڵگەکەش وردە وردە بەرەو داڕوخان و مردنەڕۆ ئەبێ کۆمەڵگە چی بکات من تێگەیشتم بۆ کۆمەڵگە بریتێلەوەی کۆمەڵگە بریتە لە خەیاڵ شتێکە یعنی فەنتازیایەکە داهێنراوە وجودی حەقیقی نییە سوێ لە کۆمەڵگە شتێک نییە هەموو کۆمەڵگە هەڵگیری یەخەونی هاوبەش بێ ینی شتێکی چونیە گەبێ چکە لە کۆمەلگای ڕیزبەندی کۆمەڵایەتی هەیە و ڕیزبەندی مادیژ هەیە هەژار و دەوڵەمەند هەیە ڕیزبەندی ئالۆزیش هەیە لەسەر مستەوای پێگەی ئابووری پێگەی سیاسی پێگەی کۆمەڵایەتی لەبەرەوە قسەکردن لەسەر خەونێکی هاوبەش کە کۆمەلگای بێ ئەرکێکە هەموو کۆمەلگا پێکەوە کۆبکاتەوە شتێکی زۆر ینی زۆر بە زانستی نایبینیم لە ڕووی کۆمەڵناسیەوە سەیری بکەم بە بڕای من ڕۆلی ڕۆشنبیر بریتە لە دروستکردنی درزێک لە ناو کۆمەلگاکەیە وش هەمیشارکیەوەیە کە لە بری یەقین گومان دروستکە بەدڵنیاییەوە ئەو شتێک کە ڕاهەیە بیکەینەوە لە ڕاهەتی خۆی بخەین و ئەو شتێک کە ناعقلانیە ینی ڕوبەڕووی پرسیارە عقلەکانی بکەینەوە کاگڕامیار ینی پێشەوەی بڕۆمە لای مامۆستا ڕۆشنبیرەکان خوێندەوارەکان نەیان توانیوە بیکەن یا خۆیان زۆر شەرمنانە لەم هەنگاوانە چوونەتە پێشەوە نەیان ویستووە بیکەن درکیان بەو چۆن بڵێ ئەو وزت ئەو تاقە کامینە نەکردووە کە ئەکرێت وەکو وڵاتان ئەمانیش کاریگەریان هەبێت کێشەکە دوولایەنێ لایەکیانی سیاسیە لایەکیانی پەیوەندی بە ڕۆشنبیران خۆشیانەوە لە ساڵی 91ەوە ڕۆشنبیران هەستیان کرد خەونێکیان هەیە کە بریتە لە ڕۆژاوا بریتە لە نوێکردنەوەی کۆمەلگای کوردی بریتە لە نەقدکردنی کۆمەلگای کوردی لە ڕووی سیاسیەوە لە ڕووی ئابوووریەوە بریتە لە قسەکردن لەسەر بەردەوامی کللتوری بەعز لە ناو کللتوری دوای ڕاپەڕینە بریتە لە نەقدکردنی کللتوری شار لە ناو کللتوری شار بەڕێوبەریە یعنی ئەمە ینی دیسکۆرسێک بوو هاو بەڵام ئەم دیسکۆرسەش کەوت لە بەرەوەی تۆ هەمیشە ئەبێ شانبەشانی یەک بڕوا پرۆژەی سیاسی و پرۆژەی ڕووناکبیری یعنی نابێ بۆ ئەندازێت و پرۆژەی سیاسی ئێمە کەوت شەڕی ناوخۆ هاتە سەری یعنی دابشبوونی کۆمەلگای کوردی دەستبەرداربوونی خەونی نوێکردنەوەی کۆمەلگای کوردی بەرەبەرە خەونەکانمان سوک بۆیەوە بۆ دووبەی بەرەبەرە یعنی نزیکە بێتەوە بەرەبەرە ینی دراوسەکانمان هەمووی بەرەو کەوتنە چەند سپاس دەکەم بمبورەت لە بەروی کاتەکە زۆر کەم بۆتەوە مامۆستاالان ینی ئەمەوێ وەکو کۆتا پرسیار ئەو پرسیارە بکەم ئەکرێت یان مەرجە ڕۆشنبیر و دەسەڵات هەمیشە لە دووبەرەی جیاواز و دژ بەیەک بن دەکرێت لە دووبەرەی جیاوازم بەڵام مەرجیش نییە دژ بەیەک بن خۆی ئەرکی ڕۆشنبیرەوە نیە دژی دەسەڵات بێ بەڕاستی ئەرکی ڕۆشنبیرەوەیە قسە بکە کێشە و گرفتەکانی کۆمەلگە و کێشە و گرفتەکانی دەسەڵات واروا کێشە و گرفتەکانی کۆمەلگە فشانی یەکتر بە بەڵام بە کەلیمەی دژمن لەگەڵ کەلیمەی دژانیم لەگەڵ وشەکەی دژانیم بەڵام دەکرێت لە دوو کای جیاواز کار لەگەڵ یەکەن و هەروە بە جۆرێک لە جۆرەکان کای ڕۆشنبیری بتوانێت کاریگەری گەورە دابنێ بەڵام میشکاری سەرەکی ئەوەیە ئێمە لە کوردستانە بەهۆی زۆروبۆری ئەوەی کە پێوترێ ڕۆشنبیر و کایە ڕۆشنبیری میشکارە سەرچەکەمانەوەی بەشێکی هەر زۆری ئەم ڕۆشنبیرانە ڕۆشنبیرێکن بەڕاستی جارە لە ئاسێکی زۆر سەرەتایی بە دوای ستایشی شەقامە ئەگەڕێن بە دوای ستایشەوە ئەگەڕێ ئەگەر تێزێک بنووسێ خوێنەرەکانی دەستخۆشی لێ بکەن لە کاتێکە ڕای زۆرێک لە بیرمەندانەوەیە کە ڕۆشنبیرە بێ ئەوەی کە پێوترێ ئیمپاڵ ڕیدەری هەبێواتە خوێندنەوەیکی خودی لەگە خۆیان هەبێ مەرەلۆجێکی هەبێ کە گفتوگۆ و مناقەشە لەگە خودی خۆیان بکە هەتا ڕۆشنبیری کوردی لەم ئاسە نزمە لە ئاسی بەشێک لە ڕۆشنبیر یارەمە بەسم هەمووی نییە بەشێک لە ڕۆشنبیری کوردی لەم ئاسە نزمە لە دوای ستایشکردنی نووسینەکانی دەرنەچێ نەگەڕێتەوە بۆی کە خۆیەتی بۆ خۆیان نووسێ و ئازانێت چیە نووسێ من پێم وایە نەک ناتوانێت کاریگەری لەسەر دەسەڵات دروستکە و دژی دەسەڵاتیش بۆ سێت زۆر سپاس بۆ مامۆستا ئالان حەمەسعید کاکە ڕامیار مامۆستا هاوژین سپاس بۆ میوانانە بینەرانی ئازیز بەم شێوەیە ئەمەڵقەیەی بەرنامەی وێنە گەورەکە کۆتایی هات تا بەرنمەیەکی تر بەخواتان دەسپێرم و ماڵتان ئاوادان بێت دەستان